ایرو 43 سال دسر انفالکرنا 8000 بارزانیان و درباز دبه هر چقاسی کرد درباره وی دیرو که زانبن جی لی اوا کو کمتر دزانن رولا کنگرس امریکای د تومار کرن و برسفدانا و توانه ده پیامنر دنگ امریکا لی کنگرس امریکی مریوان حما بو وی بستنها لگلمه مریوان تا اف تومار و بلگین کنگرس درباره انفالان دیتنه گرینگترین تشت کو بالا تکشان درباره کمپین انفالکرینه لدیجی کردان جالی رژیم بعثه و چیه؟ بله به شێوەیەکی جدی کۆنگرێز لە ساڵی 1970 تا دەستی کرد بە باسکردن و هەڵگوێزوەرگرتن لە بەرامبەر تاوانە مرۆڤایەتەکانی دەرحەق بە کورد دەستی بەکارەکانی کرد بە تایبەتی پاش بەکارهێنانی چکی کیمیایی لە شاری هەڵەبجە لەلایەن ڕژێمی ئەو کاتەی بەعسەوە لەو بارەیەوە من راپۆرتێکم بۆ ئامادە کردوون بە پێکەوە تەماشای بکەین. ئەمڕۆ 43 ساڵ بەسەر کارەساتی ئەنفالکردنی بەرزانیەکان تێپەڕ دەبێت. لە سیویەکی مانگی حوتی 1970 هێزەکانی ڕژێمی بەعز نزیکەی 8000 پیا و ژن و منداڵیان بۆ ناوچەکانی باشووری عێراق ڕاگوێز کرد و بێسەر و شوێن کران. بێسەر و شوێنکردنی بەرزانیەکان لە چوارچێوەی سیاسەتی کۆمەڵکوژی و هەڵمەتەکانی ئەنفالی ڕژێمی بەعزدا بوو کە لە ساڵانی 1970 و 1970 گەیشتە لووتکە. لەو هەڵمەتانەدا نزیکەی 200,000 کورد بێسەر و شوێنکران و زیاتر لە 4500 گوند وێران کران و بە هێرشی کیمیایی بۆ سەر هەڵەبجە کۆتایی هات. لەگەڵ فراوانبوون و قورسبوونی هەڵمەتەکانی ڕژێمی بەعس و بڵاوبوونەوەی زیاتری راپۆرتە میدیایەکان هەندێک لە ئەندامانی کۆنگرێس دەستیان کرد بە کارکردن بۆ داکۆکیکردن لە کورد. لە مانگی نۆی ساڵی 1970 ئەنجومەنی سینات پرۆژەی ڕێگرتن لە جینۆسایدی پەسەند کرد بۆ سەپاندنی سزا بەسەر عێراقدا لە بەرامبەر بەکارهێنانی چەکی کیمیایی و سەرکوتکردنی کورد. هەرچەندە ئەم پرۆژەیە نەبوو بە یاسا، بەڵام گرنگیدانی کۆنگرێس بە جینۆساید و پێشەلکردنی مافەکانی مرۆڤ بەردەوام بوو. هەر هەمان ساڵ کۆنگرێس یاسای جێبەجێکردنی پەیماننامەی جینۆسایدی نەتەوە یەکگرتوەکانی پەسەند کرد و جینۆسایدی کرد بە تاوانێکی فیدرالی لە ئەمریکا. 10 ساڵ دواتر کۆنگرێس یاسای ئازادکردنی عێراقی لە ساڵی 1990 پەسەند کرد. ئەم یاسایە ئاماژەی بە هەڵمەتەکانی ئەنفال و هێرشی کیمیایی بۆ سەر هەڵەبجە کرد وەک نمونەی ستەم و زوڵمی ڕژێمی سەدام دژ بە کورد. لە ساڵی 2015دا چەند ئەندامێکی کۆنگرێس بڕیارنامەیەکیان پێشکەش کرد بۆ ناساندنی هەڵمەتەکانی ڕژێمی سەدام دژی کورد بە جینۆساید. ئەو بڕیارنامەیە ئاماژەی بە بێسەر و شوێنکردنی 8000 بەرزانی و نزیکەی 200,000 کورد لە هەڵمەتەکانی ئەنفالدا کرد. بۆ کورد ئەم یادەوەریە بەشێکە لە مێژوویەکی تاڵی هەڵمەتەکانی ئەنفال و جینۆساید کە هەزاران گوندی وەران کرد و دەیان هەزار کوردی بێسەر و شوێن کرد و تا ئێستا لە بەڵگە و تۆمارە مێژوویەکانی کۆنگرێسدا ماونەتەوە. بەڵێ ئەوەی لەم تۆمارانەدا دەردەکەوێت ئەوەیە کە بایەخدانی کۆنگرێس بە مەسەلەی کورد و هەڵوێسوەرگرتن تەنها بۆ ماوەیەکی کورت و کاتی نەبووە، بەڵکو لەو کاتەوە چەندین ساڵە هەتا ئەمڕۆژ کاری کۆنگرێس و کۆشی کۆنگرێس لەبارەی کوردەوە بەردەوامە. باشە مەریوان بەپێی ئەو راپۆرتەی کە ئەنجامت دابوو دەرکەوت کە کۆنگرسی ئەمریکا چەندین جار دانیشتن و بڕیارنامەی دژی ئەو تاوانانەی بەرامبەر بە کورد کراوە لەلایەن ڕژێمی بەعسەوە گرنگی پێداوە. ئەکرێ باسی ئەوەبان بۆ بکەی کە گرنگی ئەو دانیشتانە و ئەو بڕیارنامەی کۆنگرس لە چیدایە؟ بەڵێ ناساندن و دامپیانانەکانی کۆنگرێس تەنها سیمبولی نەبوون، بەڵکو چەندین جار وەکو باسی کرد یاسایان دەرکردووە، بڕیارنامەیان دەرکردووە، دانیشتنیان لەبارەی کوردەوە ساز کردووە و ئەمانە بوونەتە هۆی هەوڵی کردداری. بۆ نمونە لە ساڵانی دوای لە ساڵانی 90ەکانە لە بیدایەتی 90ەکانە کۆنگرێس یارمەتیدەری پشتیوانی حکوومەتی ئەمریکا بوو بۆ سەپاندنی گەماڕۆ بەسەر عێراقا و هەروەها ناوچەی دژەفڕین و هەروەها لە ساڵانی دواییدا بە تایبەتی لە شەر جەنگی دیشی داعشا
کۆنگرێس پشتیوانی لە هێزەکانی پێشمەرگە کردووە و لە حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراق کردووە و هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە تەنها باسکردن لە تاوانەکان نەبووە بەڵکو لەسەرەوەش کە چۆن کۆنگرێس کاری کردووە بۆ پشتیوانی کردنی کورد و ئاراستەکردنی سیاسەتەکانی دەرەوەی حکوومەتی ئەمریکا بۆ پشتیوانی لە کورد بە تایبەتی کوردی عێراق و قەوارەکەی لە عێراقدا. بەێ مەریوان حەما پامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆنگرس ئەمریکی گەلەکس پاس بۆ vê raportê.